خەڵک پارەی پێ نەبیداوانەوە کە کرا بە 9,000 و لە 55 کردیانە بە 9,000 و 9,000ەکەشەوە نییە و معاش نییە و هیچ شتێک نییە تر خەڵکاوە فەوتاوە تەواو لەگەڵ ئەم وەقەیرانانە خەڵک وەزعی چۆنە والله خەڵکەکە داماوە هەرچی بکە هیچی پێ ناکرێت چی بکە والله هەموو ساڵی هەر لەسەرینەوە تاوەسی هەر ئاوا بووە هەر ئاوا لەوەی ئەم کوردستانەت و ئاپیاتوە هەروە بوو ئەرە وەڵا سەوڕشمان لەسەرینەوە تاسپی کرد ئارە وەڵا وەڵا هیچ داواکارێکم نییە داواکاریم چی بێ هەرچی داواکاریم لە دنیای بێ خۆ کەس نایەوە دەمەوە کەس دێ هەر بە ئاوا بڕاوتەوە سۆبەی دارداگیرسێنە غازی کوژێ نەجاتی ئێوتەوە ئەوە چارەکەی مەگە سۆبەی دارداگیرسێنێ غاز بی کوژێ و نەجاتی ئێوتەوە تەیری من کە خەڵک بووە داماوە بۆی ڕاهاتووە ئەنە ڕاهاتنەکە چی تۆ داماوی هیچ پێ ناکری ئادەی چیەکەی هەر مەژووی یا لەم وڵاتە بڕۆی بۆ وڵاتێکی کە یا هەر ئەمە قبوڵکەی توتەوە بۆچی خەڵک نامێت ئەدەی چی بکە ئەی خەڵک چی بکە چی هەرچی شەکەی هیچ پێ ناکری